شەیدانی کیمێبەرانی هەڵەبجە ڕەمزن بۆ نەتەوەیەک، ڕەمزن بۆ مەزلومیەت لە هەموو جیهانە. ئەکرێ بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی زۆر ڕێز لێگیرا و مامەڵەیان لەگەڵ بکرێت، بەڵام بەداخەوە ئەوەی ئەبینرێ لە ناو شاری هەڵەبجەیە نەتوانرا وەک پێویست مامەڵە لەگەڵ ئەم ڕەمزانەیە بکرێ و وەک پێویست ڕێز لە ڕەمزەکانی شەیدانی کیمێبەران بگیرێ. بەدەر لەمە ئێمە ئەبینین ڕۆژانە بەداخەوە ئەو گۆڕستانەی کە لە مەزاری شەیدان هەیە لە بەشی سەرەوەیە کۆمەڵێک کێلیتایە کە وەکو ڕەمزێک بۆ شەیدانی کیمێبەرانی هەڵەبجە دانراون، بەڵام بەهۆی نەبوونی کارمەندی تایبەت بەوانەوە بەهۆی پارێزگاری نەکردنیان لەلایەن جیهەتی پەیوەندیدارەوە بێڕێزیان دیسان بەرامبەرەکرێت، کێلەکانە شکێنرێن کە ئەمانە ڕەمزی ئەم شارە و ڕەمزی ئەم نەتەوەیەن و ئەو وەفد و فودانێکێنە شاری هەڵەبجە تاجگوڵین لەسەر ئەم مەزارە دانن، بەڵام بەداخەوە نەتوانە وەک پێویست بپارێزرێن. بۆیە لێرەوە من ڕوویدەمەکەمە بەڕێز پارێزگاری هەڵەبجە بەڕێوەبەرایەتی گشتی شەیدانی هەڵەبجە، ئەمانە بەڕاستی بەرپرسن لە پاراستنی ئەم ڕەمزانە و ئەبێ بەجددی ڕێو شوێنی پێویست بگرنە پەر بۆ پاراستنیان بۆ ئیلۆ زیاتر بێڕێزیان بەرامبەر نەگیرێ. یاری ئەمە چەند جارێک کێلانەمان نۆژن کردوێتەوە لەگەڵ مۆنومێنتە دیارە نووسرامان ئاراستی وەزارەتی شەیدان و لە ڕێی پارێزگای هەڵەبجەوە نۆژەنکردنەوەی ئەو کێلانە ئەو گۆڕستانی شەیدان چەند جارێک هەر بە کاملی گۆڕاوە و سەرجەم هەم کێلەکان هەم چیمەن و حەدیقا و هەم ئەو قاعیدەی ئینارە ئەو شتانێ لێ، بەڵام بەداخەوە مۆقعی گۆڕستانەکە ئێستا بووە بە سەنتەری شار. ئێمە چەند جارێک حتا داوامان قیت کردووە لەسەر خەڵکانێک لەسەر هەندێ منداڵ کە ئەو کارەیان کردووە، بەڵام چی ئەەکەی مۆقعی گۆڕستانەکە لە شوێنێکایە ڕۆژانە خەڵک هاتوچۆی پێیاکات وە زۆرێک لە گەنج لەوێ دائەنیشن. دیارە ئەوە کاری ناڵێم هەموو گەنجانە، بەڵام چەند گەنجێک یاخۆ چەند خەڵکێکە هەست بە بەرپرسیارەتی ناکا. ئێمە ئەوە جێ هێڵین بۆ بەرپرسیارەتی خەڵک کاتێ بە خەڵکەڵەن خەڵک کۆمەلگایکی ڕۆشنبیر کۆمەلگای کە هەستی هەبێت واز لە هەموو ئەوشتانی کە بێنە کە ئەمڕۆ لە واقعی کۆمەلگا ڕۆیە، بەڵام دوجارەوە پیرۆزی و مقدسەتی خەڵکە هی نەتەوەیەکە هی شارێکە، ئەوە هیچ حیزبێکوە هیچ حکوومەتێک نییە. ئەوە پیرۆزیەکانی ئەم شارن خەڵکی ئەو گەڕەکە بە تایبەتی من داواکارم لیانوە چەند جاری کردداوام لێکردوم کە بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرێن بتوانن ئەوە بکەن کارێک بکەن ئێمە پێویست بەوە نەکات چاودێری بکەین. دوجار خۆ ئەگەر خەڵکێک گێت بە ناوی دانیشتن و سەردان و لێوە دانیشێت فرسەتی هێنێ گەنجێکە تا خەڵکێکە هەستی بەرپرسیارەتینی ئەوە کۆنتترۆلکردنی تۆزێک زەحمەتە بەڕاستی. من نەمان بینیوە تا ئێستا بەڕاستەوە خۆ کەس و کارێکی شەید هەرگیز تەسەور ناکەم کەسی شەید ڕێ بە خۆی بات پیرۆزیەکانی خۆی وە کەسێکی هیچ کەسێکی ئەم شارش، بەڵام ئەگەر کەسێک گەنجێکە هەست بە بەرپرسیارەتی ناکا لە نەزانی خۆی و ئیشێکات وەکو حەزێکی گەنجانە لەوە چێ دواتریش پەشیمانە لێ، ئەوە تەنها ئەوەی هیچی وانێ لەو بابەتیان کە چەند جار ئاسایی لە محکەمە و نوێنەری یاساییمان لێو بووە لە ڕێی مۆنومێنتەوە بەڕێوەبەرایەتی یادگاری هەڵەبجە ئیجراعاتیش کراوە، جارێکیش بۆوانەی کەینەکان کراوە بەرامبەر چاکراوە توپیان چەند کێلێک بوون، بەڵام ئێکتر خۆ ئەوە ئەبێ خەڵک خۆی هەستی بەرپرسیارەتی هەبێت نەک ئێمە بە بەردەوامی پاسەوان بین.